ئێمە لەگەڵ ژمارەیەک لە پزیشکی بەڕێز لە ناو سۆران هەستاین بە پرۆژەیەک هەروەها ژمارەیەک دەرمانخانە و تاقیگە و سۆنەر و تیشێک کەوا پرۆژەکەمان لە ئێستادا ئەو مامۆستانی کەوا ئەندام لە یەکێتی مامۆستایان کاتێک گەستنێ ئەم شوێنە خۆیان ئەناسێنن و ناسنامەی یەکێتی مامۆستایانیان پێ ئەوان داشکانی تایبەتیان بە هەڵگرانی ناسنامەی یەکێتی مامۆستایان کردووە بە زۆرێکەوە پزیشکە بەڕێزەکان نرخی بلیتەکانیان کەم کردوتەوە و هەوڵمان داوە بەلایانی کەم لە هەر پسپۆڕیەک بەلایانی کەم دوو پزیشکی بەڕێزی تێدا بێت کە ژمارەیان زیاتر لە نزیکەی 20 پزیشک دەبێت هەروە لە تاقیگە و دەرمانخانە و هەروە تیشک و سۆنەرەکانیش بەپێی ئەو تەنانەت چاویلکە سازیش بەپێی ئەو توانایی کە بۆیان گونجاوە داشکانیان بۆ ئەمبارە کردووە. لێرەوە لە ڕێی جەنابتانەوە بە مامۆستانی خۆشەویستی چوار پەروەردە و هەروە زانکۆی سۆران و پەیمانگەکان ڕاگەنین کەوا لێ ئێستادا لە یەکی شەشەوە تا کوسیویەکی 2017 ئەم پرۆژەیە بەردەوام ئەبێت. ئەم پرۆژەیە تەنها بۆ مامۆستا هەروەها هاوسەریم لەگەڵ منداڵەکانی واتە خانەوادەی مامۆستا ئەبێت و مامۆستا دەبێت کاتێک ئەسێن دەرەخۆی بناسێنێت و ناسنامەی یەکێتی مامۆستایان و کارتێکیشمان دروست کردو ئێمە وەکو کارتی تەندروستی بۆ مامۆستا و کارتی زانیاریم. زۆر سپاس بۆ یەکێتی مامۆستایانی کوردستان لەخی سۆران بە تایبەتیش کە وەکو دەست پێشخەری کاڵسان بە پێشکەشکردنی ئەو خزمەت گوزاریە بە مامۆستا بەڕێزەکانی هەر چوار قەزای سنوورەکەمان کەویش خۆی بینیتەوە لە پێشکەشکردنی خزمەت گوزاری تەندروستی بە شێوەیەکی باش کامەش پاش سەردانیکردنیان بۆ چەند شوێنێک بە خۆشحاڵیەوە دوای سەردانەکردن بۆ بەلای ئێمەش وەکو بەڕێوەبەراتی نەخۆشخانەی ئاشتی بڕیاردرا کە مامۆستایان هاوکاری بکرێن لە نەورەی تیشکوارەوە لە نەورەی نەشتەرگەری هەروە ئەو پشکنیانشکارە نەخۆشخانە ئاکرێن هاوکاریان بکرێن. هەروەها زۆر سوپاسی هەموو ئەو پزیشکە پسپۆرە بەڕێزانەشەکەین کە دوای داوامی فەرمی لە کلینیکە تایبەتەکانی خۆیان ئامادەیان دەربڕیوە کە بە نرخێکی کەمتر لە نرخی ئاسایی کە نەخۆش تێدا ئەبیندرێتن مامۆستایان بین و خزمەت گوزاریان پێشکەش بکرێتن بە هەمان شێوەش دەستخۆشی لەو تاقیگە و دەرمانخانە ناکەین کەوانیش هەوڵیان داوە هەروە بەڵێن ئێوەشیان داوە کە پاڵپشت بن بۆ مامۆستا بەڕێزەکانی ئەو سنوورە دەستی هەموو لایەکیش خۆش بیت.